بەروار و ڕۆژەکانی ساڵ پڕن لەو ستەمانەی کە لە کۆمەڵی ئیسلامی کراون و کۆمەڵیش گەرچی توانا و هێزی وەڵامدانەوەی زۆرینەی ئەو ستەمانەی هەبووە، بەڵام بۆ ڕێگرتن لە شەڕی براکوژی و بەدینەهێنانی خەونی ناحەزانی گەلی کورد و نەکەوتنە داوی نەیارەکانی کۆمەڵی ئیسلامی دانی بەخۆی داگرتووە و بە هەڵوێست و سەرکەوتنەکانی وەڵامی داونەتەوە. سی نیسانی هەموو ساڵێک ساڵ ڕۆژی یەکێک لە تاوانە مافیاییە قێزەونەکانە کە لە پایتەختی هەرێمی کوردستان و لە نێو جەرگەی شاری هەولێر ئەنجامدرا. کاتێک کاژمێری 1142 خولەکی شەوی سی نیسان لە کاتێکدا هەموو لایەنەکان سەرقاڵی کۆکردنەوە و جیاکردنەوەی دەنگەکان بوون کە ئەو ڕۆژە هاوڵاتیان بۆ هەڵبژاردننی نوێنەرەکانیان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕوویان لە سندوقەکانی هەڵبژاردن کردهبوو. 4 کەسی مافیا ئاسا بە شێوەیەکی دڕندانە پەلاماری محەممەد عەزیز پاسەوانی بارگای مەڵبەندی سێی هەولێری کۆمەڵی ئیسلامیاندا و تیرۆریان کرد. محەممەد عەزیز جیا لەوەی کە پاسەوانی بارگای کۆمەڵی ئیسلامی بوو لە هەولێر هاوکات کارمەندی وەزارەتی ناوخۆی حکومەتی هەرێم بوو و لە ئەرک و فەرمانی فەرمی خۆیدا بوو. هەر بۆ یاشەیدکردنی و پاسەوانە لەگەڵ ئەوەی ستەم و گێچەڵپێکردنێکی مافیا ئاسا بوو بە کۆمەڵی ئیسلامی سوکایەتێکی ڕوون و ڕەوانیش بوو بە حکومەتی هەرێم. بەڵام پێچەوانی چاوەڕوانەکان وەزارەتی ناوخۆ هەڵوێستێکی ساردی لەسەر ڕووداوەکە هەبوو و لە بە سزاگەیاندنی تاوانبارەکانیشدا ڕۆڵی نەبینی. کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لە سیوێکی 5 2001ەوە خۆی ڕاگەیاندووە و پێشتریش بۆ بەرگری لە داواڕەواکانی گەلی کورد خەباتی کردووەتە شانی لە دوای دروستبوونی حکومەتی هەرێم بە شێوەیەکی بەرپرسیارانە مامەڵەی کردووە و لە چەندین قۆناغدا بە دامبەخۆداگرتنی هەرێمی کوردستانی لە کارەساتی نەخوازرا و پاراستووە. هەر لە چوارچێوەی هەنگاوە بەرپرسیارانەکانی لە ساڵی 2003 مەکتەبی عسکەری هەڵوەشاندەوە و وەک هێزێکی ڕەسەنی کوردەواری دەستی بە خەباتی مەدەنی کرد و بەردەوامیش لە هەڵبژاردنەکاندا سەلماندوویەتی کە هێزێکی ڕیشەقوڵ و قبوڵکراوی نێو خاک و خەڵک و جەماوەرەکەیەتی. هەر ئەمەش زۆر کەسی سەغڵەت کردووە و دەیان ڕێگەی جیاوازیان بۆ وەستاندنی سەرکەوتنەکانی گرتووەتە بەر. ئاشتەوایی و تەبایش بەبێ سەسپاندنی دادگەری خەیاڵە. کۆمەڵی ئیسلامی کوردستان بە درێژایی خەباتی مەدەنی جەختی لەوە کردووەتەوە کە دەبێت هێز و چەک لە دەستی سوپایەکی نیشتیمانیدا کۆ بکرێتەوە و بەکارهێنان و هەڵگرتنی چەک ڕێک بخرێتەوە تا هەرێمی کوردستان نەبێت بە هەرێمێکی مافیایی و لە ناو جەرگەی پایتەختدا خوێنی کارمەندێکی وەزارەتی ناوخۆ نەڕێژرێت. بەڵام هێزا دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان پێچەوانی ئەم هەنگاوە بەرپرسیارانەی کۆمەڵی ئیسلامی هەنگاویان هەڵگرتووە و بەخشینەوەی چەک و دەمانچا بۆ کڕینی دەنگ بەردەوامێکێک بووە لە سیماکانی بانگەشەی هەڵبژاردننی ئەم دوو هێزە. هەر بۆیە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتی مەدەنی چەکیان کەوتە دەست و لە بچووکترین کێشەشدا وەک یەکەم و کۆتا چارەسەر یەکلاکەرەوەی کێشەکانیان چەکیان هەڵبژاردووە. ماوەتەوە بڵێن کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک هێزێکی مەدەنی بەرپرسیار چەندین جار بەدام بە خۆداگرتن و پەنابردن بۆ ڕێکارە یاساییەکان سەلماندوویەتی کە دڵسۆزی خاک و خەڵک و ئەزموونی هەرێمی کوردستانە و دەیان قوربانیشی داوە. بەڵام ڕووداوی شەهیدکردنی محەممەد عەزیز بەو شێوە دڕندانەیە و ڕووداوە هاوشێوەکانی لە مێژووی دوور و نزیکدا سەلماندوویانە کە دەبێت هێزا دەسەڵاتدارەکانیش زیاتر بەرپرسیارانە مامەڵە بکەن و چەک و هێز تەنها لە دەستی حکومەتدا بێت نەک وەک ئەوەی لەم دوایەدا بینرا حزبەکان لیوا و فەرماندەییان بۆ بکرێتەوە و دیاردەی چەکدارکردنەوەی هاوڵاتیانی مەدەنی تاوی پێ بدرێتەوە.